داوا لە حکوومەتی هەرێم دەکەێت دەواازەی سمێلکا بکاتەوە و لەگەڵ خۆبەرەوەبەری ڕۆژئاوادا بەرامبەر بە دوژمنان یەک بگرن. ئێمە بەردەوام دەبین لە چالاکی مەدەنی و بۆکردنەوەی سنووری سمێلکا. ڕۆژاوای کوردستان لە هەلومەرجێکی دژوارایە لە ڕووی ژیان و گوزەرانەوە. یەک منفەز هەیە، ئەویش منفەزی سێماڵکە. من داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بە زووی ئەو منفەزە بکاتەوە. بێ بەرپرسانی سەرجەم حەزبەکان لە سەروی هەمووشیانەوە پارتی کە ئەو سنوورەی لە بزانن تەجروبەی ڕۆژئاوا شکست بێنێ، دوای ئەوە باشووری کوردستان دەکرێتەوە. دڵنیا بن بەوە کۆتایی نایە. بۆیە ئێستا خەڵکی ڕۆژئاوا ئەسڵەن کورد لە سەرتاسەری دنیا چاوی لە خەڵکی باشووری کوردستانە هەڵوێست و دیدگای چییە بێ. ناکرێ وڵاتێک لەو پەڕی ڕۆژئاوای دنیاوە متعاتف بێ لەگەڵ کوردانی ڕۆژئاوا لە هەرێمی کوردستان و سەرجەم حەزبەکان بێدەنگیەکی گەورەیان کردووە. بۆیە ئەمە مەسئولیەتێکی نیشتیمانیە. ئێمە داواکەین سمێلکا بە تەواتی بکرێتەوە، بە ئەعلانیش بکرێتەوە، بە تایبەتی بۆ کاروباری مرۆیی، بۆ هاوکاریکردن لە ئەگەری شەڕ لەوانەیە نەخۆشخانە و ئەو ڕێگەوبانە پێویست بێ. بۆیە بەڕاستی ئێمە سەرۆکی حکوومەت ماوە بەسەرچوو پارتی دیموکراتی کوردستان ئەخەینە بەردەم و حەزبەکانی تریش بەڕاستی هەمووی بێدەنگەیان تا ڕادەیەکی زۆر هەمووی بێدەنگی هەڵبژاردووە، هەمووی لە بەردەم بەرپرسیارەتێکی مێژوویە و زۆر سوپاس.